ئەمە چییە بینم؟ ئەک بەیانی و باش یاخوا بەخێر هەستی لە خەو هەڵێمەوە خەو نییە؟ بەیانی چوومە حەدیقەکە ئەم گوڵە جوانم لێ کردەوە بە حاڵ هەتاو لێ یابوو پێشکەش بە گوڵ هەڵێم هیچ بەرسەری نەکەوتووە؟ دا بابە نا مجرد ئەوەیە خۆشمەوێت و نابێ یعنی ئەم شتانە بۆ حازرکەم شووتی بۆ شیرینترین ئافرەت هەنگوین بۆ عەسەلەکەی خۆم ئەها پرتەقاڵ تەرتیبات ئاوی سەر نازانم چی لە چاوەکانی خۆما بینم نازانم هیچ نابینی مجرد مێردەکە دەبینی پیاوەکە دەبینی بابە تۆ چەند ساڵە خزمەتی منەکەی نابێ منی تۆزێ خزمەتێکەم نازانم ئەمە نابینم خۆ جۆر نیم بەڵام چی بەرسەرێ کەوتووە؟ هیچ بەسەرم نەکەوتووە بێقەزاویت خۆشەویستیم عینە سوراحیەکە حالیان پڕ بۆ و لێ ڕژێ بە دەرلنگی بیجامەکەما چۆتە خوارەوە ئەها گۆرەکانی فینتاڵ کردووە ئەمەنەم خۆشەوی یەک چای جوان بۆ ژنەشینەکەی خۆم تێکەم با زۆر خەز نەبێ بۆی کەوە دایمە تەندروست بیرگوڵی من ڕۆحی من هەناسەی من شتێ بەرسەرێ کەوتووە ئەک جۆرایی شەیتان دایەت هێلکە ڕۆنم بۆ نەکردویت ئێستا بەڕاکردنەتم لەو بەر سێچوا هێلکێنم بۆ دەکەم بە هێلکەڕۆنی یەمە باشە وەرە واز لێرکە بێنە منەوانم ناوێ چی و بەسەر هاتووە؟ هیچم بەسەر نەهاتووە تۆ بە سەرمە بە گەرمە بە ناخۆشی بەخۆشی لەگەڵ مابوویت و خزمەتێک کردوم با منیش تۆزە خزمەتێکم ڕۆحەکەم ئەوە چیەکەی؟ ژنەکە ئاخر تۆ بۆ هاتی هاژەهاژی ئەو گەسکە ئیزعاج دەکە منیش پێم ناخۆش چی بەسەر هاتۆ پیاوەکە؟ هیچ نییە ماڵەکە بۆ پاکەم وانێ دەبلیچەکەم پاکردەوە یەک تای تام گرتبوو لەو حەمامەیە هەڵ خلیسکام خەریب و بەلوعەکەم چێ بە شوێنێکمە تۆ بڵشێ دەکەی دەتۆ بە ئەمە ئیزعاجم نەکات سەوتی زۆر ناخۆشە بڕۆ باخچەکە دانیشە گوێ لە کلیپێ بگرێسە قاوەیەکی جوانیشە بۆی هەنم بە قوربانێ بم شەتێ کردم یخوا بەخێر بێی سەر چاو لە تاوە تەلەفۆنم بۆ تۆ کردومە پەنابێنمە بەر تۆ لەو شتانە ئەزانی بە ساقم بزانە حلم بۆ ناکەی چی بۆ ڕێوازخان؟ ئەڕۆ چی نەبووە ئەم پیاوان پێشووتر نییە نەڕێ حەو گەڕک ئەڕۆشت لێ ئەیام جلێی پێم ئیتی نازم زۆ خراببوو بەڵام ئێستا نازانم ئەمە چێژ لێنێ ماڵم بۆ پاکە تەوانێ گۆرانی بۆڵێ شعر بەسەر ماهەڵەیە نازان محلەکەم لای توێ بە قوربانە بە فریا بکەوە ئەمە کاک ڕەمەزان واکە؟ ڕەمەزان خوا لە ناوی بەرێ مناڵی گەڕک زەلالەتی بوو پێشووتر بەدەستێ بە ماسی حەڕاوێ نەرەڵ حەیام چ بوو لە گەڕەکە بە قوربانە بە محلێکم بۆ بدۆزەرەوانێت تۆ بڵێ بە تەمای ئەوە نەبێ ژنی دووەمە بەسەرا بێنێت چی؟ ژنی دووەم ئەیە ڕۆ دینارێ لە گیرفانیانیە و ناتوانێ من بەخێ و کاژنی دووەمی چی؟ نازانم وڵای تۆسە بابەتەکە نەوعێکە ئەی بە تەمانی ئاڵتونەکانە پێ بفرۆشێت؟ نە من بۆی نافرۆشم ئەی نازانم تۆسە سەیرە حلم لای ئەگەر هەموو ئەم ڕووا بوو بۆ نایبێ بۆ سۆزی دەرونیەکە ئەیڕۆی کە کارەباکەی دێن خۆری ترشک دەبێ بەدەست بەشکم بەوەجا ئەیڕۆ ئەمرێ مامۆستا بەخێر بیت گەورە و کردین یاخوا بەخێر بیت ئەمە ئێستا لێم نا ئەم چایە بەڵام چی چایەک دەمی کێشاوە بە حێل لێم ناوە مناڵەکان چۆن باشن شکر میان باش یاخوا بەخێر بێت حەزەکەم ڕۆژێک گەورەمان کە لەگەڵ کاگاراما بێن بەخوا سەر و پێیەک تام بووەکەم دەست و دەمی پێوە بخورێت ڕەزە ڕیزۆ ئەوە خەسالەکەم داگەسانم جلەکانم هەموو تێکرد شروعاڵەکەی باوکیشتم تێکرد بە ڕوخسەتی خۆت چای مناڵەکان ماجەکەم یاخوا بەخێر بی سەر چاو دیو بەڕاستەڵاو نییە جاران گۆرەکەی بۆ گەنیەکەری ئێستا خۆی ئەو توارەکانی خۆی جلوش دەشوا بەخوا هەلێکم بۆ بدۆزەرە بە ساقم ناوی خانگیان فریام کەوە وای نازانم حاڵەتەکەی ئەم زۆر شازە چی بکەم بە قوربان ناری خانگیان هەلێکم بۆ بدۆزەرەوانیە دۆزیمەوە بیبە بۆ لای دکتۆری دەرونی داینێ تۆ داینێە چۆنی دەزانی گۆزاکەی هەڵگەیات یاکساری بۆکانی چییە ئەم جارە خەریکی چیت؟ یەک تەپسی بووە کەم ژنەکە ها ئەڵی برازای کالیارە دەست و دەمی پێوە بخوری حەقە نەبێت ئەزانم سڕیم خزمەتی تۆ لە چیایە ئەرێ ژنەکە سڕی چی و شتی چی وتم ئەم مانگە بێ ئیشم با نەختێ خزمەتە بکەم عەزیەتە زۆر کێشاوە خزمەتی منە زۆر کردووە تۆزێ حەقی بۆ بکەمەوە نە ئەتێ ئاڵتونەکانێ بۆ بفرۆشم بۆ نافرۆشم
ئەرێ ژنەکە من ئاڵتوونی تۆم بۆ چییە بەستێ بگەم من ئەی ئەتێ دایکی بێنی تێرە ئەی دایکم لای براکەم نییە بەخوا ژنەکەی عینەن دایکی خۆی خزمەتێکەوە تۆ بە جددیتە دەکەوەتە باوکە دێنی تێرە ئەرێ باوکم ساڵ زیاترە مردووە ئەرێ دەشێتم مەکە چی دەوێتەوە چی مەوێت نیا زێر ژن بێنی کەواتە ژنی خەریکە ناخۆشیەکەی ها تااقەتم چوو لێت وەڵڵا ئەرێ ژنەکە تۆزە کزیکە لەگەڵ تۆمە دەماغسەس کزیکە چی ئۆ خێڵم کزیکە شێت مەکە ئەی کێ قابلە من نیم ئەیکێم ئەرێ وی چی دەهاسە دەبڕ لا چوە دەهاستە شێتێکردم دەبڕە نارنگیان سپاس بۆ خۆ گوزارە لاتە توانی دەک بەرسەکاتەوە تووڕا بێتی چۆن نارنگیان ئەو قسەکەی چێکەی چەتیو گولی خواحبس جۆ بگرە هەرچی جن هەیە دام ناوە خوام لەو خوای 5 دقەی تر هەر هەمووی ئوتو نەکرابێ هەموو سەر و چاوە تەقێنم